ڕەوشی ئازادی هەمیشە لە کوردستان لە ڕەوشەشی باشدا نەبووە بەڵام بە پێی تێپەڕینی بڵێن کات ڕۆژ لە ڕۆژ لە خراپتردایە بەڕاستی لە ماوەی ئەو 2 ساڵ و نیوە ینی ئێستاش هیچ کاتێک ڕەوشی ئازادی بەو شێوەیە زەلیل و بنپێ نەخرایە. دەبینی لە مەسەن ئازادی جگەل مەسەن ڕۆژنامە نووسان چالاکوانان بەڕاستی ناتوانن لە ینی گۆڕەپانێک نییە ڕوبەرێک نییە بتوانن دەنجی ئازادی خۆیان لێ دەربڕن گردبوونەوە کۆبوونەوەک بکەن. نزیکترین نمونەی ئەو خۆپیشاندانەی بڵێن قوتابیان و خوێندکاران لە سەرتاسەری هەرێم بینیمان کە هەر کەسێک یعنی ژمارەی پۆلیس و ئاسایش و بەڵتەجیەکانیان زۆر ژمارەیان زیاتر بوو لەوانەی کە هاتبوون بە خۆپیشاندان وە بەڕاستی دەستیان لە هیچ نەپاراست. یعنی لای ئەوان گرنگ ئەوە بوو سەرکوتکردنی ئەو خۆپیشاندەرانە ئیدی کە تەنها بۆ دەرماڵی خۆیان هاتبوون کە بەڕاستی مافەکە بەڕاستی نەکار خودی یەکێتی پارتی خودی بنەماڵەی بارزانی و تاالبانی لەسەر ئەو کەیسانە ڕێککەوتونە چونکە هەر کەسێک ڕۆژنامە نووسا یان چاڵاکی مەدەنیە کە تیرۆر دەکرێت و دەکوژرێ بە ڕاستە و خۆ بەرپرسیارەتی یەکێتی و پارتی کە 2000 دەکاتەوە ئەو دوو بنەماڵە لە سەریانە ئەوانە یعنی ئەمن با بڵێن نزیکم لە یەقین کە ئەوانە پێک هاتوونە لەسەر ئەوەی کە ئەگەر دەسەڵاتی زرد کەسێک تیرۆر بکە یان دەسەڵاتی سەوز چیتر لەسەر یەکتر نیکەنە ینی لەسەر یەکتری گەورە نەکەن ئەوە نەبێتە ئەو شەڕەدەن و کە درۆینی کە لەگەڵ یەکتری دەکەن ڕۆژنامەنووسانی ڕۆژنامەنووسانەوە لای خەڵکی کوردستان کراوەی و بەکراوەی دەمێنێتەوە تا ئەو کاتەی داد و دادگایەکی سەربەخۆ لە کوردستان بوونی دەبێت ڕۆژم بۆتەوە کە لەبەر ئەوەی ئەنجامدەرانی و نەخشەداڕەژەرانی تیرۆری ڕۆژنامەنووسان لە هەڕەمەکانی سەرەوەی دەسەڵاتدارێتین بۆیە دەسەڵاتی قەزایی دەستگای ئەمنیەکانیان نابود کردەوە وایان لێ کردوون کە بکوژی وەهمی بە خەڵکی کوردستان بناسێن و ژە ڕاستەقینە لە بەرچاوی ئێمە و خەڵکی کوردستان ون بکەن بەڵام ئەوە ڕۆشن بۆ هەموو خەڵکی کوردستان و بۆ ڕۆژنامەنووسان و دەستگاکان ڕاگەیاندنکەیسانە بە هیچ شێوەیەک مساوی لەدەست ناکرێت و دەبێت بکوژانی ڕۆژنامەنووسان و ئەنجامدەران و نەخشەداڕەژەرانیان ئاشکرا و دادگایی بکرێن بەڵام لە ڕۆژگاری ئەمڕۆ دەسەڵاتدارێتی کە بکوژان لە هەڕەمەکانی سەرەوەی دەسەڵاتدارەتین بێگومان ئەو کارێ ناکرێن بەڵام تێبەڕبوونی کان یەک زەڕە ناتوانێت لەو خواست و ویستە بەرهەقەیمە سادمان بکاتەوە. ئەو کەیسانە کەیسی ئازادیە کەیسی ئازادی ڕادەربڕینە کەیسی یەکسانیە کەیسی بەرەنگاربوونەوەی ستەمکاریە بۆیە خەڵکی کوردستان قەنەعەتیان بۆ نەهاتووە تا ئێستاش کە ئەو کەیسانە بە حەق و بە دادگایەکی عادیلانە گەیشت بێ وەلەو لاشەوە دەبینن کە بەڵگە و زانیاریەکان هێندە زۆر لە بەدەستدان لە کەیشی ڕۆژنامەنووسانی تیرۆرکراو کە بە ئاشکرا بۆ هەر یەکێک لە ئێمە دەتوانێت دەستەکانی پشتەوەی تیرۆری ڕۆژنامەنووسان ئاشکرا و دادگایی بکاکە لە بەرامبەر ئەو دەسەڵاتە لە پشتەوەی ئەو دەسەڵات دەستەمکارەوە خۆی مەلازداوە و داڵدەیان دەدەن بۆیە ئەو کەیسانە یەکلای ناکرێت.